ئەمڕۆ زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی کۆنفرانسێکی نێودەوڵەتی ئەنجامەدا لە بواری تەندروستی و پزیشکی دیارەم کۆنفرانسە گرنگی خۆی هەیە لەوەی کە کۆلێجی تەکنیکی تەندروستی ئەنجامێدا لەگەڵ دوو ڕێکخراوی دوو زانکۆی بەریتانی زانکۆی لیستەن و زانکۆی دوورهام کە ئەمە یەکێکە لە چالاکیە نێودەوڵەتەکانی زانکۆمان ئەم گرنگی ئەم چالاکیانە ئەوەیە کە یەکەم پەیوەندیەکانی زانکۆمان لەگەڵ دەرەوە ئاکتیڤەکرێەوە تا پەیوەندی هەیەی زانکۆکەمان لەگەڵ زانکانی دەرەوە ئاکتیڤەکرێ بە شێوازێکی پراکتیکی کارەکەین لەسەرەوەی کاری هاوبەشی ترمان هەبێ و ئەو چالاکی ترمان هەبێ شایانی باسە زانکۆمان بەردەوام ئەم کارە و چالاکیانی هەیە لە 22 ئەم مانگە دیسان کۆنفرانسێکمان هەیە لە بواری کۆمپیوتەر و ئەندازیاری کە ئەوش کۆنفرانسێکی نێودەوڵەتیە ژمارەیەکی زۆر زیاتر لە 60 توێژینەوەی زانستی هاتووە بۆ کۆنفرانسەکە ئێمە دەستخۆشی لە لیژنەی ئامادەکاری کۆنفرانسەکەین هیوادانی سەرکەوتوو بن و بەردەوام بن لەسەر کارەکانیان بۆ ئەنجامدانی کۆنفرانسی هاوشێوە و چالاکی زانستی هاوشێوە. دیارە ئەمڕۆ کۆنفرانسێکی زانستی تەندروستی نێودەوڵەتیە لە شاری سلێمانی و دیارە ئەم جۆرە کۆنفرانسانە بۆ بواری تەندروستی گرنگیەکی زۆر تایبەتی خۆی هەیە هەم بۆ ئەوەی بۆ کارکردنی پێکەوەی هەموو بوارەکانی تەندروستی بۆ پێشخستنی بواری تەندروستی لە سنووری پارێزگای سلێمانی و هەم بۆ گەشەپێدانی هاوکاری و هەماهەنگی پێکەوە دیارە ئەمڕۆژ تەکنۆلۆژیای هەموو دنیا تەکنۆلۆژیا زۆر پێشکەوتەوە بە تایبەتی لە ڕووی تەندروستیەوە و ئێمە وەکو ئەنجومەنی پارێزگای سلێمانی وەکو لیژنەی تەندروستی لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی بەردەوام هەماهەنگیەکی تاوامان هەیە لەگەڵ کەرتی تەندروستی حکومی و تایبەت بە گشتی لە سنووری پارێزگای سلێمانی و پشتیوانی تەواوی خۆمان یعنی چەند جارە دووپاتەکەینەوە بۆ ئەوەی کە هەم هاوەهەنگە بین لەگەڵیانە و هەم سواس و دەستخۆشی بۆ هەموو ئەو بەڕێزانەکەین کە ئەم جۆرە کۆنفرانسانە ئەنجامەدەنەوە بۆ هەموو پزیشک و کارمەندانی کە لە بواری تەندروستیە کارەکەن بۆ گەشەپێدان و برەوپێدانی بواری تەندروستی لە سنووری پارێزگای سلێمانی. ئەم کۆنفرانسە بەگشتی بۆ بەرەو پێشبردنی کەنتی تەندروستیە لە شارەکەمانەوە بە دووادەچوونە بۆ سەرجەم نەخۆشیەکان بە نەخۆشی گوازراوە بێ نەگوازراوە بێ بۆ ئیتا بزانین تا چ ئاستی ئێمە پێشکەوتوین لە ڕووی تەندروستیمانەوە و ئاسی نەخۆشیەکانمان کەم کردوێتەوە و چ نەخۆشیە هەڵکشاوە چ نەخۆشیەک لە داکشاندایە ئێمە وەکو خۆمان نەخۆشی ساڵەسیمەمان هەڵبژاردووە کە نەخۆشیێکی بۆ ماوەیە لە باوانەوە بۆ وەچەکانیان گوێزرێتەوە ئێمە بۆمان دەرکەوتووە لە چوارچێوەی توێژینەوەکەمانە کە زۆرینەی ئەو کەسانەی تووشی نەخۆشی ساڵەسیما دووچار بە نەخۆشی بۆ ماوەی ساڵەسیما بێەوە کەسانی گوندنشینن ئەمەش ئەومان بۆ دەرەخا لەوانەیە بەڵابوونەوەی زانیاری لە گوندەکانمانە لە هەرێمی کوردستان کەمتر بێ بە بەراورد لە شارەکان یاخود خەڵکی گوندشین کەمتر ئاشنا بن بە خوێنەواری بە شارستانیە تاوەکو خۆیان پارێزی لە نەخۆشی ساڵەسیمیە لەوانەیە زانیاریان نەبێ یاخود ئەتوانی بیگۆڕیتۆ بیگونجێنی لەگەڵ عادات و تەقالیدا زۆر خەڵکی گوندنشینی هاوڵاتیانی هەرێمی کوردستان گوێ بەوە نەدەن کە پەیوەندی خزمایەتی یەکێکە لە ڕێگا هەرە سەرەکیەکان بۆ گواستنەوەی نەخۆشیە بۆ ماوەیەکان چونکە تۆ ئەگەر تەماشای خەڵکانی گوندنشین بکەیت لە هەرێمی کوردستانە زیاتر هاوسەرگیری دەبینی لە نێوان خزمەکاندا ئێمەش ڕێنمونیمان هەیە بۆ کەسانی گوندنشینی وڵاتەکەمان هەمویان کەسانی ئازیز و دڵسۆزن بە نیشتیمانەکەیان هەوڵ بدەن زیاتر هاوسەرگیری لە نێوان خێزانەکاندا بگوێزنەوە بۆ ئەوەی کە هاوسەرگیری لەگەڵ کەسیا بکەن کەمتر کە خزمیان بێ لەبەر ئەوەی توشبوون یان دووچاربوون بە نەخۆشیە بۆ ماوەیەکان نەخۆشیە درێژخایەنەکان کەم بێتەوە لە ناویانە و ئەگەر سەیری نەخۆشیەکەش بکەی
لە ڕووی ڕەگەزیەوە دەبینی نەخۆشی سالاسیمیا بە شێوەیەکی هاوبەش دابش بۆ لە نێوان ڕەگەزی نێو لەگەڵ ڕەگەزی میوەوە هەموو ئەو زانیاریانەی کە ئێمەوە دەستمان کەوتووە لە ڕیسێرچەکەمانە لە توێژینەوەکەمان ئەتوانی بڵێ گشتی زانیاریەکی باوەڕپێکراوە گشتی لەگەڵ پیڤالووی تەواوی هەیە کە بۆی دەرهێراوە کە ئەمە ئەوە ئەسەلمێنێکە زانیاریەکانمان دروست و بێکێشە. وەک ئەزانین ئەمڕۆ کۆنفرانسێکی نێودەوڵەتیە کە لەلایەن دکتۆر یوسف گۆران و سەرۆکی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی دکتۆر ئالان فەریدونەوە ڕێکخراوە و بە هاوبەش لەگەڵ زانکۆی لیستەری بەریتانیا. ئێمەش وەکو خوێندکارانی کۆلێجی تەکنیکی تەندروستی کە لە زانکۆی پۆلیتەکنیکە خوێنین پۆستەرێکمان ئامادە کردووە کە پوختەیەکە لە بەحسەکەمان توێژینەوەکەمان و پۆستەرەکەمان سەبارەت بە نەخۆشی ئەسمایە ڕەبۆ وەک ئەزانی ئێمە کە لە پۆستەرەکەمانە کە لە توێژینەوەکەمانە بۆمان دەرکەوتوە نەخۆشی ڕەبۆ زیاتر باوە لە ناو سلێمانیە ئێمە لە سنتەری سلێمانی نەخۆشەکان ماوەرگرتووە و 58 کەیس ماوەرگرتووە و هۆکارەکانی ڕەبۆش وەک دەزانین زیاتر تەپ و تۆزان ئەو کەسانی کە ئاژەڵ لە ماڵەوە بەخێوەکان یاخود ئەو ئافرەتانی کە لە ماڵەوە کارەکەن و لە کاتی گسەگان و تەپ و تۆزان زیاتر کاریان تێکات و ڕەبۆکان خراپتر ئەکات و هەروەها چارەسەریشمان هەیە چارەسەرەکەشی بە دەرمانە ئەتوانی بە وەرگرتنی ئینهەڵەر وەرگیت هەروەها بە چەند دەرمانێکترەکە بە پێی کەیسی نەخۆشیەکە دکتۆرەکە بۆ دەئانێت. ئەمڕۆ هەستانی بە ئەنجامدانی کۆنفرانسێکی نێودەوڵەتی تەندروستی و زانستە پزیشکەکان لەژێر ناونیشانی با پێکەوە کار بکەین بۆ باشترکردنی و بەرەو پێشخستنی کەرتی تەندروستی لە کوردستاندا. لەم کۆنفرانسەدا بە بەشدار پێکردنی 28 توێژینەوەی ناوخۆیی و دەرەوە بە بەشداری لەگەڵ زانکۆی بەریتانی و دامەزراوەی NHS زانکۆی لیستەری بەریتانی و دامەزراوەی NHSی بەریتانی و کۆمەڵێک وڵاتی وەکو ئوردن و قەتەر و لەگەڵ ئەوانشا بەشداریمان کردووە و توێژینەوەکان پەیوەندی ڕاستەوخۆی هەیە بە کێشە تەندروستیەکانی ئێستای هاوڵاتیانمان و ژمارەی ئەو توێژینەوە کە پێشکەش بە لیژنەی زانستی کۆنفرانسیاون 67 توێژینەوەن بەڵام 28یان وەرگیراوە لەبەر ئەوەی ڕاستەوخۆ پەیوەندیان بە کێشە تەندروستیەکانی ئەمڕۆی کوردستانەوە هەیە و گرنگترین شت ئێمە لەم کۆنفرانسەدا ئاماژەمان پێدا ئەوە بوو کە خوێندکارمان بەشداری پێکرد مدەی ساڵێکمان نانێک کە توێژینەوەکانیان ئەنجام بدەن و توێژینەوەیان زۆر بوو. لیژنەی زانستی کۆنفرانس 9 لەو توێژینەوانەی بە پێز و بە ئەکادیمی زانی ئەو نوێی بە شێوەی پۆستەر پیشانی بەشداربوانی کۆنفرانسەکەدا. ئەمڕۆ زانکۆکەمان هەستا بە ئەنجامدانی کۆنفرانسێکی نێودەوڵەتی بە مەبەستی پتەوکردنی پەیوەندیەکانی نێوان زانکۆکەمان لەگەڵ زانکۆ نێودەوڵەتەکانە و هەروەها پتەوکردنی پەیوەندیەکانمان لەگەڵ سەکتەری تەندروستیە. ئەمڕۆ من هەستاوم بە ئەنجامدانی توێژینەوەیەک بە پرزێنتەیەکشنی توێژینەوەکەم کە توێژینەوەکەم لەسەر پرۆتینێکی تایبەتیە. ئەم پرۆتینە بەرپرسیارە لە کەمکردنەوەی ئیلتیهابات لە لەشە. ئەم پرۆتینە من هەستاوم بە دیراستکردنی ئەو جینی کە ئەم پرۆتینە دروستەکە ئایا کێشە هەیە لە جینەکەیە لەو کەسانە کە نەخۆشن نەخۆشێکی من کە هەستاوم بە بەحەزکردن لەسەری نەخۆشی ئەڵسرێتیڤ کۆلایتسە کە ئیلتیهاباتی کۆڵۆنە. ئەم پرۆتینە کە بەرپرسە لە کەمکردنەوەی ئیلتیهاباتە لەو کەسانە دەرئەکەوێت کەم ئەبێتەوە ڕێژەکەی لە مرۆڤەکانی کە قەڵەویان هەیە چونکە ئەو پرۆتینە لە ئەدیبۆستیش و وادە لە خانە چەوریەکانە دروست ئەبێ خانە چەوریەکانی کە لە کەمەرا کۆ ئەبێتە ئەو خانە چەوریانە لە کاتێکا کە چەوری زۆر کۆ ئەبێتە واتە لە مرۆڤە قەڵەوەکانە ئەم خانەیە هەڵناسێ بە دروستکردنی ئەو پرۆتینی کە پێی ئەوتری ئۆمنتین پرۆتین کە مەسئولە لە کەمکردنەوەی ئیلتیهابات لە لەشە. بۆیە ئەم نەخۆشیە دەرئەکەوێت لە کاتی دایبیتس واتە لە نەخۆشی شەکرا کاردیۆڤاسکولەر دزیز لە کانسەرە کاتێک ئەم پرۆتینە
ئەکسپرێشن نابێ پلازما لیڤڵەکەی کەم ئەبێتەوە لەم کەسانەکە قەڵەون بەڵام ئەو نەخۆشی من کە ئیشم لەسەر کردووە من یەکەم کەس بووم کە ئیش لەسەر ئەم نەخۆشیە بکەم ئیش لەسەر نەخۆشەکانی کەکراوە بەڵام ئیشەکەی من یەکەم کەس بووە لەسەر ئەڵسرێتیڤ کۆلایتس کردومە ئەو نەخۆشانی کە من وەرگم کرد نەخۆشێکن قەڵەو نین لەگەڵ ئەوەشا کە من ئەڵێم ئەم پرۆتینە لەو کەسانە دروست نابێت کە قەڵەون ئێمە هەستین ئایا کێشە هەیە لە جینی ئەو کەسانەیە بۆیە ئەم پرۆتینە ئەکسپرێشن نەبێ یان کە ئەکسپرێشن نەبێ بۆچی ئیش ناکات و ئیلتیهابات دانابەزێنە نەتائیجی ئیشەکەم دەرکەوت کە ئەم پرۆتینە زۆر ڕەبتی هەیە بە نەخۆشیەکەی منەوە و هیوادارم ئیشێکی زیاتری لەسەر بکرێ و ئەگەر بکرێت ئەم بەردەوام بین بەم ریسێرچ لەسەر ئەم ئیشەی من ئەتوانین ئەو پرۆتینە کە تایبەتە بەکەمکردنەوەی ئیلتیهابات ئێمە وەکو سەپلیمنتێ بەکاری بێنین بۆ نەخۆشی دایابێتس نەخۆشی کاردیۆڤاسکولەر دزیز نەخۆشی ئەڵسرێتیڤ کۆلایتس ئەمڕۆ لێرەم بۆ لە پەیپەرێکا بەشداریم کردووە بە توێژینەوەیەک لەسەر هۆکارەکانی مردنی مناڵی تازە لەدایک بوو لە هەفتەی یەکەمی لەدایک بوونیە بەڕاستی ئەمە هەنگاوێکی باشە بۆ ئەوەی کە بتوانین بە هەموو لایەکمان بەشێک لە تەندروستی ئەم کوردستانە گۆڕانکاریکێ بەسەر بێ ینی ئەمە وەکو هەنگاوێکە بۆ چاکسازی هەمومان بۆ تەندروستیەکی باش بیر ئەەکەینەوە لەوەی کە تەندروستێکی باشمان هەبێ ئەو بە شەشی کە من بەشداریتیا ئەەکەم بەڕاستی مناڵی تازە لەدایک بوو زۆر گرنگە کە احتیمامی پێ بدرێت بە تایبەتی لە 3 مەرحەلەیە ئەوەی کە من لێرەیە دەسم کەوتۆ لە ڕێی ئەو توێژینەوەیەمەوە پارتێکە کە دایکەکە کاتێکە سکپڕە دوای ئەوە احتیمامی پێ بدرێت چونکە ئەگەر دایکێکی تەندروست دایکێکی سکپڕی تەندروست مناڵێکی تەندروستی لە دایکە بێ لە دوای ئەوە لەو مەرحەلەی کە مناڵەکە تایە لە دایکە بێ هەتا ئەگاتە ئەو مەرحەلەیە کە هەفتەی یەکەمی لەدایک بوونێتی من تەنها ئەو هەفتەیەم وەرگرتووە کە ئینشاءڵڵا هیوادارم سەرکەوتوو بین ئێوەش بەخێر بێن بەحسەکەم لەسەر ئەوەیە ئەو بلین کۆرەبوونی ڕنگ ینی لەناو قوتابیانی لە بەجارە شەخەما کرد ئەو بەحسە تەمان هەدەفەکە چیە ئەومە بزانین کە بزان چەند ڕێژەی قوتابی ئێمە عمل ئەلوان دەڵێن کەڕەل بلاینس طبعا ئەو بەحسە زۆر سوودی هەیە ئەو مەتمان تقریبا ڕێژەکمان نزیکەی 6% قوتابیانکانیمە کوڕ ینی ڕێگەزی نێرینە ئەو ئێشانەیە عمل ئەلوان ئەو يعني ڕەنگی خاصە ڕەنگی سوور و سەوز نابینن فأو طبعا زۆری مە بەحسەیە بەجێت مامۆستا يعني كباشر وقت محاضرات تقديم بكات نبي ملاحظات بكان نو رنج السور ورنج كسر طبعا بكار نيني لسر داتا شو يعني لسر صبورة شو عندك قطابي نابينن يعني دبينن بجي غير جواز يعني حتى الشكل حتى يعني وين شو هناك بيت اگر رنج قالك تبي صور وصوص نابينن فهو بحثي طبعا مهمة اما هدفنا الاول انه لا باشروش انه وقت لا يعني دزغاي تندرستي وكو بشكليني قطابيان مكان بشكليني لا يجب كان كوربوني رنگان هيانا خاصة رنگ صور كسب ئێمە دەستخۆشی لە زانکۆی پۆلیتەکنیکەکەین بۆ ئەم توێژینەوانە بۆ ئەم کۆنفرانسە زانستیانەی کە لە ڕووی تەندروستیەوەیکەن ئەمانە سوودێکی گەورەی هەبێ بۆ سیستەمی تەندروستی سوودی گەورەی هەیە بۆ خزمەتگوزاری تەندروستی و ئەو توێژینەوانەی کە لێرە ئەمڕۆ باسەکرێ ئەو بابەتە زانستیانەی باسەکرێ ئەمانە لە ڕووی زانستیەوە ئاستی زانستی خەڵکە ئاکادیمیەکانی ناو تەندروستی بەرزەکەنەوە بە دڵنیایی بە شێوەیەکی ناڕاستەوخۆ خزمەتێکی گەورە بە هاوڵاتیانەکە من دەستخۆشیان لێکم ئومێدەوارم ئەمە هەنگاوی تری بەدوا بێت و بتوان زیاتر زانکۆی پۆلیتەکنیک و لەگەڵ تەندروستی لەیەک نزیک بێتەوە. باخانە تەلەبەی قۆناغی چواری تەندروستی گشتیم ئەم ساڵ ئێمە بەشداریمان کە زۆر لەم کۆنفرانسەیە وەکو مەرحەلە 4 کە بەحسمان هەبوواتە توێژینەوەی کۆتایی من بەم توێژینەوەی بەشداریم کردووە ئەوش لەسەر لیشمانەیە واتە ناخۆشیێکی پێستە
کە تاحدی ئەمساڵ بڵاو بۆ لە ناو پێشمەرگە و لە ناو زۆرێک لە ئاوارەکان و بۆ شێوێ ئێمە ئەو داتای کە وەرمانگرتووە هەوڵمانەوە لە زۆربەی ئەو شوێنانی کە نەخۆشەکە بڵاو داتا وەرگین ئێستا هەولێر کە ناوچەیەکی گەرمە زۆرترین ڕێژەی توشبوون لێوە بووە تقریبا منتیقە گەرمەکە دوای ئەوە مەخمور و کەرکووک و شوێنەکانی تر هەیە و هەوڵماناوە ئەو مەسەڵەن ئەو شانی لێرە بەکاری ئەهێنین ڕاستی بێ زیاتر ئەمە وێنەی کە وەرمانگرتووە هی نەخۆشەکە کە خۆمان مقابلەمان کردو و پرسیارمان لێ کردو ئەو شوێنەینەکانە بەپێ ئەو دادایش کە ڕوونمان کردوێتەوانە و ئەنالیزمان کردووە پیاوان زیاتر تووشە بن وەکو ئافرەتان دووەونەیە دوو بەرابەرە و ئەو شوێنش کە زیاتر مەشولەکە پێوەیەت دەم و چاو فەیس لەگەڵ قاچ زیاتر شوێنێکە کە تووشی ئەو هینابێ ئەو کەسانی تووشی ئەم نەخۆشیە بن بڵێن لە ڕێگەی مەشولەکە گوازرێتەوە زیاتر کەسانێکن کە لە شوێنێکە ئەژین ژینگەی تەندروستی گونجاوی نییە لە خێمە ئەژینە لە خانی قوڕا ئەژین بەبێ ئەو داتای کۆرمانگەتۆ بڵین یان شوێنێکی پاکوخاوێن نییە بۆ ئەوە مەشولەکە توانین لەوێ بژی بۆ لە زۆربەی ئەو شوێنانەی کە ناوتی شاخەوین نییە شوێنە گەرمەکان هەیە لە خوێنگەکانە نییە هەر بەپێ ئەم داتایش بۆمان دەرەکەوێت کە لە هێزی نیشتیمانی پێشمەرگە زۆرە نەخۆشیەکە ئەوش بەهۆی ئەوەی کە ئەوانیش دیسان بخۆی ئیشەکەیانەوە سەفەرەکەن بۆ مەخمور بۆ سنوورەکانی کەرکووک و شوێنانە. Okay, so I'm from the University of Leicester and we have strong links with the Kurdistan region and in particular the SPU University. This has primarily been in contact with Dr. Mohammed Babakir Amini and someone at the University of Leicester called Dr. Kazan Karim. And what we're really interested in is developing links with a number of colleges to try and foster research collaborations. And this conference allows us opportunities to do that. So I'm interested in finding biomarkers of cardiovascular disease, and what we've looked into is looking at the incidence of vitamin D in patients who have suffered a heart attack. And what we see is that the outcome is much worse for patients who have low vitamin D. Now, this has obvious consequences for any cardiovascular patient, but there is great interest in Kurdistan for vitamin D deficiency. So we're looking to build collaborations to understand how deficiency occurs in a hot and sunny country like this.